تعدیل یاسا هەڵبژاردنێ تصورەمە ئەف یاسایە بە هەڵبژاردنە پێ هاتیە کردن یا نەیعادلە و زۆر نقصانیەت تێدا و حەقی زۆر خەڵکێکی مستحق بەزر بووی خەڵکێکی نەمستحق حەقی وەرگرتی ئەم جدیت گەلا یعنی دی هەمە محاولە بکەین ئەف قانونە بێتە ڕازڤەکردن چونکی ڕاستی وێ قانونی چه عەدالەت تێدا نەبێ حاڵا دوێ کار بێتەکردن بۆ دامەزراندنە مەجلس الاتحاد پێ مادەی 65 دستوردا ئەوە ضرورەتە چونکی زەمانەتێکە هەم بۆ هەرێمی هەم بۆ محافظاتە هەمیە خاڵەسێ محکمە اتحادی بێتە دامەزراندن بە پێی دستور دوی ماده به پی ماده 92 93 طبعا اف همه تشته گنجاو بندگه دستور دا بینه کرن بس بینه کرن نه نه تعجیل کرن چونکه رنگ زور بسبب مشاکل نبیون و دستگاه نبیه ماده 140 بیت جیب جی کرن و چی دینه ایت اعمال کرن یاسا نفت و غاز بیت اقرار کرن گنجاو بندگه دستوره که اوی شیک بیل سبب زور مشاکل که روی داید بین حریم و بغداد که موجب نبی اصلا و اف یاسال سال 2007 هاتا نویسین و حاضر کردن هاتا نبی چما تفاصیلا بس تبیا هنگی ما او کرد حتی نو که تعجیل بی حالا که مزن بی بجیره با امیدوارین که او قانونیش بیتا جیب کردن و تمام بی پیدوی همه فکر حوال دین دولت و مؤسسات بیتا دامزراندن چی دی دولتو ناف دولت دا نبنر ریگر و مشکلات چکن